چالاکوانانی مەدەنی و من وەکو نوێنەری ڕێکخراوی هەنگاوی نوێ بۆ پاڵپشتیکردنی ئافرەت و بەرەو پێشبردننی بەشداریمان کردووە لەم چالاکیە و پەیاممان ئەوەیە کە ئیتر چیتر کوشتن ڕابگرن بۆ هەر تاکێکی کۆمەلگا بەڕاستی کوشتن کارێکی وایە کە خێزەونە کاردانەوەیەکی دوور و نزیک لەسەر باری کۆمەڵایەتی خەڵک بەجێ ئەهێڵێ هەروەها داواکارین کە یاسا سەروەر بێ بۆ کەمکردنەوەی ئەم دیاردانە و ئەو سزانەی هەیە دش بەو جۆرە تاوانە جێبەجێ بکرێت. تیرۆرکردنی شەهید ماریەیەکێک بوو لەو قوربانیانەی کە کۆمەلگا زۆر بێویژدانانە لە خۆی نەگرت. بەڕاستی پەیامی منەوەیە حکوومەت دەبێت زۆر جدیانەتر بێتە سەرخەت بۆ پرۆتستۆکردن بۆ گرتنەبەری ڕێکارێک بۆی بەڕاستی چیتر ئەم جۆرە تاوانانە بەردەوام نەبن. ڕۆژانە لەوێ و لەم لاولەولا گوێبیستی ئەوە دەبین کە ئافرەتێک لە شارێک لە گوندێک لە شارۆچکەیەک تیرۆر دەکرێتەوە. ئەمە هەموو دەرەنجامی خەمساردی حکوومەتە نەگرتنەبەری ڕێکاری پێویستە بۆ ئەوەی چیتر ئەم شێوازە بەڕاستی بەردەوام نەبێ، ئەم پەڵە ڕەشە بەردەوام نەبێ. بیرمان نەچێتن ئەم جۆرە تاوانانە بۆتە پەڵەیەکی ڕەش بەسەر سومعی هەرێمی کوردستان لە دەرەوە. کۆمەلگەی کوردی و کۆمەلگایکی ژنکوش پێناسەکراوە کە ئەمە زۆر زۆرجێی داخە. بەڕاستی دەبوو لە 2021 کۆمەلگەی کوردی تەکانێکی زۆرتر پێشکەوتنی زۆرتری هەبایە بۆ و تێگەیشتنی زۆرتری هەبایە بۆ کەسانی وەکو ماریە کە مرۆڤ گەلێک گوندانی زۆر خۆیان بژین.